ئەمڕۆ سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی بە هەموو ئەندامەکانیەوە کۆبووە. لەم کۆبوونەوەیە باسێکی زۆر گرنگی چەند مانگی ڕابردوو کرا و هەریەکەو لە ئاستی خۆی بە پەرۆشیەوە بۆ بارودۆخی هەرێمی کوردستان بە تایبەتی لەو مانگانەی ڕابردوو و هەروەها بارودۆخی گوزەرانی کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەو کێشە ئابوووریانەی کە هەیە و موچە و پێویستیەکانی هێزی پێشمەرگە کە سوکاری شەهیدان هەریەکە خۆی لە بەردەم مەسئولیەتێکی مێژوویی بۆ مێژووی یەکێتی نیشتیمانی بۆ مێژووی خەباتی گەلی کوردستانانی بۆیە گەیشتە ئەو ئەنجامەی کە پێویستە ئەمڕۆ ناکۆچیەکان وەلا بندرێ و یەکێتی نیشتیمانی بە تەواوی تواناکانی خۆی بکەوتەوە گەڕ. یەکەمین هەنگاوی هەڵبژاردننی هەیئەتێک بوو بۆ سەرپەرشتیکردنی هەڵبژاردنەکانی یەکێتی نیشتیمانی و ئەو هەیئەتە بە سەرپەرشتی هەواڵ کۆسرەت ڕەسوولعەلی جێگری یەکەمی سکرتێری گشتی وەکو کۆبوونەوەکەش دەژێر سەرپەرشتی هەواڵ کۆسرەت ڕەسوولعەلی بوو. لەو هەیئەتە هەموو ئەو کەسانەی کە معنین بە ڕێخستن و دارایی و ڕاگەیاندن و پەیوەندی و هێزە ئەمنیەکان و پێشمەرگە و هەرچی ئەوانەی کە پێویستە بۆ تەعبیئەکردنی خەڵک لە پێناو هینانی زیاترین ژمارە بۆ سەرسندۆقی دەنگ کاری بۆ کرا. لە هەمان کاتیشدا تاکید کرایەوە کە ئەو هەیئەتەی کە بە سەرپەرشتی هەواڵ کۆسرەت ڕەسوولعەلی کار دەکە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق ئەڵێ لیستی یەکێتی نیشتیمانی لیستی ژمارە 162 هیچ لیستێکی تر لە هیچ قوارەیەکی تر لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان نییە. بابەتی دووەمی کۆبوونەوەکە ئەوە بوو لە 4/11 2017 بڕیارێک درا کە مەکتەبی سیاسی هەڵوەشایەوە. بەردەوام و تا ئەمڕۆ بڕیاری ئەوەماندا و بە تێگڕای دەنگ مەکتەبی سیاسی هەڵبژێردرایەوە. بەشی هەرە زۆری مەکتەبی سیاسی هاتوانم بڵێم هەموو مەکتەبی تقریبەن هەموو ئەندامانی مەکتەبی سیاسی پێشوو هەڵبژێردرانەوە بۆ ئێرە تا کۆنگرەی داهاتوو و لە ئەمڕۆ ئێوارە مەکتەبی سیاسی سەعات 6 جارێکی تر لێرە کوا بێتەوە